ئاڵێ 5,000 ساڵ 10,000 ساڵ 100,000 ساڵ ئێمە هەبووینە لە کوێ کامە ئیمپراتۆریەت وا ئاڵێ کامە حەضارەواڵێ تاکەی درۆ لەگە ئێماکەن بەس لەبەر ئەوەی کە ئەمانە عجاجیل مەلەکە تاوس شەیطان ئیبلیس ئەمە بەزدی مسلمانان ئەوان پێ مقدسە بەس ئەوە لەبەر ئەوەی ئەڵێ ئەمانە دینی باو باپیرانی ئێمە و کۆنە درۆ لەگە کیەکەن ئەمە لە سووریا شەڕی داخلیە ئەوە دروزەکان دروست مسلمان نینە کافرن دروز پێیان وایە نسخی ئەڕواحەیە هەمزەیەکیان هەیە ئەو هەمزە پێی وایە ئەمە خوا سبحانه وتعالى تەجەلای کردە نەفسەتی ئەوە و ئەویشان پێش ئەوەی کە ڕوحی حەمزە کە دینی موحیدون موحید لەگە خوانە موحید لەگەڵ و کابرایەتیان لەگە خواندا نییە ئەوجا ئەویشان هاواری سەلمان پاکی فارسیەکەن گوایە ڕوحی ئەو چکە تەناسخ الئەڕواحیان هەیە ئەو ڕوحە بە فلتەری سەلمان پاکی فارسی وەت خۆیدا تێپەڕیوە یعنی هەر شیعەنە بەڵام بە بەرگێکی تر حتا شیعە دروزیان پێ مسلمانینە پێیان وایە کافرن پێیان وایە کافرن دینێکی ترە دینێکی تر هاوشێوەی یەزیدیەکانن یەزیدیش بەنی ئومەیە بوون وەختی خۆی خاوەنی مووسڵ بوون حاکمی مووسڵ بوون عێراق ئەو کاتە مووسڵ بووە لەبەرەوەی بەسرا و کووت و بەسرا ئەوە سەحابە دروستیان کرد خێوەتیان لەوێ هەڵەدان بۆی بتوان لە مەدائین شەڕ لەگە فارس بکەن بەسرا و کووت و ئەو منتیقانە نەبووە ئەوان لەوێ سەحابە بکو بەسرا و منتیقانیان دروست کردووە بەغداد عباسیەکان ئەبوو جعفر المەنسوور دروستی کردووە واسط یوسف حەجاجی سەقەفی کە لە ناوبەینی شام و عێراقا شارێک هەبێ دروستی کردووە عێراق اعتیبار بوو لە مووسڵ حتا نەبی یونس لە مووسڵ بووە ئەمانە حاکمی مووسڵ بوون دوای ئەوەی کە عەباسیەکان هاتنە سەر حکوم ڕایان کرد بۆ ئەو چێوانە ئەگەرنا ئێستاش دەگەڵدا بە یەزیدی هاوارەکە یا سڵتانە یەزیدی سڵتان یەزید چێ لەگە یەزیدی بن و معاویەیەتی یەزیدی بن و معاویە هاوارێکن وەکو خوا لێ پارێنەوە ئەوەندە مقدسە لەلایەنە بیلالی عەبەشی مقدسە ئاوی زەمزەمیانی عەرەفیان هەیە حەجیان هەیە دروشمەکانی ئیسلام شەوی شەوبەراتیان هەیە ئەموو شتیان وەکوێم حتا نوێژەکان وەکوێمە سوودە ڕووقوعە گەر لێجا ئەڵێ 5,000 ساڵ 10,000 ساڵ 100,000 ساڵ ئێمە هەبووینە لە کوێ کامە ئیمپراتۆریەت وا ئاڵێ کامە حەضارەوا ئاڵێ تاکەی درۆ لەگە ئێماکەن بەس لەبەر ئەوەی کە ئەمانە عجاجیل مەلەکە تاوس شەیطان ئیبلیس ئەمە بەزدی مسلمانان ئەوان پێ مقدسە بەس ئەوە لەبەر ئەوەی ئەڵێ ئەمانە دینی باو باپیرانی ئێمە و کۆنە درۆ لەگەڵ کیەکەن ئەمانە هەمووی فرقە و گروپن لەو ئیسلامە جیابوونەتەوە بەڵام کە جیابوونەوە مسلمان نەماون کافرن ئەمش دای ئەوان کافرن چکە من باوەڕ بە عجاجیلەکەی ناکەم ئەوش بە منەڵێ کافر سەکەم من کافرەوە توندڕەوە ئاگاو لێبێ ئەوە توندڕەوە خۆی تەقێنێتەوە ئەی بڵاو بڵێ کوڕی پاکە لە عجاجیل شەیطانە لەعنەتی لێکەم ئەوش بە منەڵێ کافر بۆ ئەو توندڕەو نەبوو نەڵێم عیسا خوا نییە کوڕی خوا نییە عەبدوڵڵاهی وەڕەسوولۆ بە هەر من نەسڕانیەک بڵێ ئەو کوڕی پاکە کافرە بە دینی ئەو بە دینی ئەوم کافرە بە دینی ئەوم کافرە بڕۆ بە یەهودیەک بڵێ کوڕی پاک باوەڕی بە محەممەد هەیە صلی الله علیه و بە عیساش هەیە و بە موساش ئەڵێ کافرە لەبەرەوە عیسا زۆڵە وات پێ ئەڵێ عیسا زۆڵە مەریەم دامێن پیسی کردبوو عیساش زۆڵە پێغەمبەری خوانیە والعیاذ بالله ئەوش بە من ئەڵێ کافر بۆ جوولەکە پێم بڵێ کافر نۆرمانە مەسیحی پێم بڵێ کافر نۆرماڵە یەزیدی پێم بڵێ کافر نۆرماڵە ئەمە بڵێم کافر ناتونڕەویەتەوە باسیەکەی کەلیمەی کافر لە خوێندنی مەکتەبەکانی شانیان هێڵاوە لە کوردستانە لەبەرەوەی مەکتەب چێدایانێ خۆ شاگردانی کە دەسەڵاتن ئەمانە چنین ئەمەنە ملیتەرن ئێکسپایر بن لایەنەدەن چێ حکمەکە لە پاش پەردە ئەو منهەجی بۆ داناوە بۆ ملەتی تۆ بۆ منداڵی تۆ لە کوردستانە کە چێ خوێنێ بڕۆ کتابەکانی تەربیەی ئیسلامی کوردستانە کەلیمەی کافر تێدا نییە بەس بڕۆ باوان بڵێ بە دینی ئەوان بڵێ ئەمە باوەڕمان نییە عیسا خوا بێ کوڕی خوا پێت ئەڵێ کافر ئەرێ عیسا لە مەلەکوتی خۆیت کاتە دەرەوە چه زمانێکی زەلیلیە تێداینە چه زەلیلیەکە تێداینە کافر یعنی کەڤەر یعنی دایە پۆشم یعنی قبوڵم نییە خۆن معنیەوە نیە یەکتر بینم با بخۆین یەکتر بکوژین معنیەوە نییە نا ئەو کەلیماتان نامۆ کردو ناو کۆمەڵگا یوریدون ئەن یوطفئوا نور الله بأفواههم ئەوە فوی ئەوانە سیاسەتی ئەوانە گۆتەی ئەوانە سەروەت و سامانی تۆ ئەی دزن و ئەی مژن دوای ئەیکەنە فەلسەفە و ئەیکەن بە کتاب بە ناو کۆمەلگای تۆ پێشی بڵاوەکە و لەسەر حیسابی تۆ ئەمە سیاسەتەکەیە لەبێ ئینسان بەخەبەر بێ